بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی نزیکەی حەوتمان بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت بەڵام تاکو ئێستا لایەنەکان لەسەر پێکێنانی کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان نەگەشتنەونەتە ڕێکەوتن ئەم شەو بە میوانداری بەڕێز عومەر عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان باز لە هۆکارەکانی دواکەوتنی پێکێنانی حکوومەت دەکەین. سەرەتا گرافیک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاومەر بەخێر بێن. سوپاس بۆ زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین نزیکەی 7 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە بە بۆ چوونی بەڕێستان هۆکارەکانی دواکەوتنی پێکێنانی حکوومەت چی؟ زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام و ئەو برا بەڕێزانەی پشتی کامێرا. بە تەسەووری من هەر ینی چاوەڕوان نەکراو نەبوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا دوا بکەوێت. ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئەم پەرلەمان و حکوومەتی یەکلای ئێمە تقریبەن ئەوەی کابینی نۆهەمە ئەگەر پێک بێت. هەموو کابینەکان بەم شێوەیە ئەم جۆرە گەرم و کێشەیان تێکەوتووە بۆ مەسەلەی بە تەسەووری من مەسەلەی نەبوونی حکوومەتی مؤسساتی بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و پۆلیس و دژەتیر و ئەوانە کە لە دوو جەمسەر وەریان گرتوون جەمسەری یەکێتی و جەمسەری پارتی هەردووکیان ئەو شەرعەتەیان بە خۆیان داوە کە ئەم دوو هێزە بەکاربێنن بۆ سەپاندنی داخوازیەکانی خۆیان بەسەر ئەو بۆ وەرگرتنی پۆستەکان بۆ ئەو ویستانەی کە خۆیان هەیەە لە کاتی بەردەوامی حکوومەتە تان ویستی شخصیشی تێکەوتو. ینی من خەڵک هەیە بەڵێ شخصیەکە چییە؟ ئەنجی بۆ نمونە خەڵک هەیە لە ناو حیزبی ئەملاش و حیزبی ئەولاش بە تایبەتی پارتی ویکێتی داخوازی خۆی هەبووە کە من ئەبێ ئەو کارگەیەم بەردەوامی کار بکا و مەسەن بۆ نمونە گەنمی منتیقەیەک ئەبێ بۆ ئەو کارگەی من بێت. فلانە بیری نەوت ئەبێ من حیسەکەم بەردەوام بێ. فلانە کۆمپانیای من ئەبێ سەهمەکەم ئەوەندە بێ. ئەو پارەی و داهاتەی کە لەم منتیقەیە لەو منتیقە دەستکەوتە بێ ئەبێ نەچێتەوە بۆ ناوەند ینی بۆ هەولێر یا بۆ وەزارەتی دارایی ئەبێ حیسەیەکی هەر لە لای من بەردەوام بێ. ئەمانە کۆمەڵی کاریگەر بوون کە بە تایبەتی مەسەلەی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و پۆلیس و بەرگری فریاکەوتن و هێزی دژەتیرۆر ئەمانە دابش بوومەتە دوو جەمسەرا بەم دوو هێزە شەڕە فرۆشن بە خەڵکیش و بە یەکتریش و بە حیزبەکانیش کە هێز و دەسەڵاتی سەربازیان نییە. ئەمەیان کردووە بە شەرعەتێک بۆ خۆیان بەم پێ هەر خۆشیان باسییان کردووە کە ئەوان زۆر باوەڕیان بە ژمارەی کورسی نیە یەک کورسیان هەبێ یان هیچیان نەبێ ئەوان هێزیان هەیە لەبەرەوە ئەیانەوێ بە پێی ئەو هێزەی خۆیان ئەوان دەسەڵاتیان هەبێ لە ناو هەرێمی کوردستانە هیچ حسابێک بۆ حتا ئەگەر کورسیشیان نەبێ حسابێک بۆ کورسیەکانیش ناکەن و بە تەسەووری بنی منیش کورسی بوون و نەبوون لە ناو پەرلەمانی کوردستانە ئەوەندە زۆر گرنگ نییە. بۆچی گرنگ نییە؟ بەقەدەر ئەوەی هێزەکە گرنگە و لایانی دەرەکیش کاریگەری خۆی هەیە. تۆ
تەسەوەر نەکەی مەسەن وڵاتێکی وەکو جمهوری ئیسلامی ئێران کە نفوزێکی زۆر گەوری لە مەنتیقا هەیە و بەتایبەتی لە ناوچەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمومان ئەزانین کە دەسەڵاتێکی ڕەهای هەیە جمهوری ئیسلامی ئێران بۆ وەزعیەتێک کە ئێستا تایەتی و ئەو فشارەی کە ئەمریکا لەسەری کردو و تاقە منفەزێک کە ما بێ بەدەستیەوە عێراق و بەتایبەتی هەرێمی کوردستانی عێراقا و ئەو تەوەجوهشی هەیەی بەرامبەر بە قەزەی کورد و ئەم قوارە سیاسی کەوا لێرە هەیە و قوارە سیاسی و ئیداری کە لێرە هەیە بە تەسەوری من هەروە دەست بەتاڵ نە تورکیا نە ئێران نە وڵاتانی تر دراوسێ ئەوانە هەروە دەست بەتاڵ دانانیشن و بیانەوێ حکوومەتێکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیموکراتیانە و نموزەجی دیموکراتی لە خاوەرمیانە و شەرقی ئەوسەتا بەرقەرار بێت و ئەوان سیر بکەن و میلەتەکانی ژەردەستی ئەوان بۆ فەقیر و بۆ زەبوونیە بژیت بۆ وەزعیەتە بژی و هیچ جۆرە مافێکی کورد لە ئێران نەبێ هیچ جۆرە مافێکی کورد لە تورکیا نەبێ بەڵام لێرە بمانەوێت لە 4 ساڵە ئینتیخابات بکرێ و دەسا و دەستکردی دەسەڵات بکرێ و بەپێی کورسی پەرلەمانی حیزبە سیاسیەکان و ئەو لایەنە خەڵخە سەربەخۆکان بتوانن پشتی خۆیان هەبێ لە ناو حکوومەتی کابینەکانە بە تەسەوری من جمهوری ئیسلامی ئێران بە تایبەتی بیزات کاریگەری زۆری هەیە لە دواکەوتنی ئەمە سەرباری ئەو کێشانی کە باسمان کرد بە تەسەوری من جمهوری ئیسلامی بەس پێ دوای ئەوەی کە لە ناوخۆی هەرێمە هەیە کێشە لەسەر پۆستەکان تا ئێستا نەچوونەتە سەر کارنامەی حکوومەت کە گرینگە بۆ 4 ساڵی داهاتوو بە تەسەوری من کارنامەی حکوومەت و بەرنامە و پەیڕە و پرۆگرامی حکوومەت و کارنامەی ئەندام پەرلەمانەکان و بڵێن پرۆگرامی حیزبەکان هەک وەکو بڵێن سێ گۆشەی یەکسان لا هەر هەمویان جووت ئەبن و ئاوا تەتابقەکەن کێشە بەرنامە نییە بە تەسەوری من بە جگەلەوەی پۆست و دەسەڵاتە و دەسەڵاتەکانیش هەر ئەوەندە نییە چ وەزیرێک وەزیری مەسەرەن متەنەفیز زۆر گرنگە وەزیری دەستڕۆیشتوو مەسەن وەزیری سامانە سروشتەکان وەزیری دارایی وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە ئەم جۆرە وەزارەتانن ئەوان زیاتر تەرکیزی لێکەن و نایانەوێت لەسی خۆیانی بدەن دامەزراوەی ئاژانسی پاراستن و هەواڵگیری ئەنجومەنی ئاسایشی ناوخۆ ئەمانە کۆمەڵێ موسسات و بەناو موسساتن کە دروست بوون ئەمانە خۆڕکراون بۆ دوو حیزبی سەرەکی پیکەپیان بەتایبەتی پارتی دموکراتی کوردستان بەڵام وەزارەتی داراییش خۆ دراوە بە بستنەوەی گۆڕان وەزارەتی داراییش دراوە بستنەوەی گۆڕان من هەمیشە لێرە باسم کردووە وەزارەتی دارایی وەزیری دارایی ئەوەی تا ئێستا من دیومە و لە کاتیش من ئەندام پەرلەمان بووم وەزیری دارایی دەسەڵاتێکی ئەوتۆی نییە من هەمیشە وەکو سەرۆکی لیژنەی مشتریات سەیرم کردووە مەبلەغی پارەی بۆ دێ لە بەغا و مەبلەغێکی بەڕێز ئاشتی هەورامی بۆ ئیدەنێرێ و ئەویش لای خۆی دانێ و فەقێکا بە موچە بۆ کارمەندەکانی دەوڵەت یا هەندێکشتێنی ئەنێرێ بۆ پرۆژەکان ئەگینا بە تەسەوری من وەزیری دارایی ئەو وەزیری داراییە نییە کە ئێمە چاوەڕێی دەکەین کە ئاگای لە هەموو باش بەس وەزیری دارایی ڕاستەقینە بەچوونی تۆ داهاتوو خەرجی وەزیری دارایی ئەو کەسەیە کە پلانی وەزارەتەکەی دانێ پلانی وەزارەتەکانی کە دێنێت بەردەمی ئەنجومەنی وەزیران و ساڵانە ئەو پلانە پێویستە بەپێی ئەو پلانە لە ئەنچێتە ئەنجومەنی وەزیران و پەسەند دەکرێت لای وەزیری دارایی لای خۆیەوە ئەویش جێبەجێ بکە و ئەو مەبلەغە پارانەی کە مامانە پێویستە تەمویلی وەزارەتەکانی پێ بکە بیانداتێ بەپێی ئەو بەرنامەی کە پێشکەشتەکەن لە ئەنجومەنی وەزیرانە بەڵام بە هیچ جۆرەوانیە وەزیری دارایی کە دێت ئەو مەبلەغە پارانەی کە بۆی دێت تەوزیعێکا بەپێی ئەو داهاتی کە دێتە بەردەستی نەک بەپێی ئەو پلانەی کە بۆی دێ بەبەرەوە بە تەسەوری وەزیری دارایی وەزیر کرد وەزارەتی زۆر کاریگەر نییە بەڵای بەس سەبارەت بە وەزارەتەکانی تر مەسەڵەن ئێستا زۆری کەتی بۆنەوە داوای وەزارەتی ناوخۆی دەکرد بەڵام پارتی پێی نەدا بۆنەوە وەزارەتی سامانە سروشتیەکان یعنی هۆکاری نهێنیەوە چێکەم دو وەزارەتە مەسەڵەن لەوەتای هەیە لای بڵین پارتیە زیاتر بیزات وەزارەتی سامانە سروشتیەکان ئەبێ قسەی زیاتر لەسەر بکەین وەزیری سامانە سروشتیەکان نەکێ لە وەزارەتانەیە کە مبهەمە بە هیچ جۆرێ لە سەردەمی ئێمە نەمانتوانیوە بەرنامە ئێمە وەزارەتە ببینی خەرج و داهاتی سەرچاوە سروشتیەکان ببینین لە هەرێمی کوردستانە دەستکەوتەکانیان ببینین بەپێی ئەو بەرنامەی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە و بەپێی ئەو یاسایی ئەمە جێبەجێمان کرد یاسای سندوقی داهاتە نەوتی و گازیەکان لە هەرێمی کوردستانە دەبێ وەزیری سامانە سروشتیەکان تەنها کاری پرۆسێسی نەوتەکە بێت دەی هەڵێنجان و بە بازارکردن و دۆزینەوەی بازار و ئەوانە توخنی پارە وەرگتن نەکەوێت بە هیچ جۆرێ ئەوەی کە ئەیکا سندوقی داهاتە نەوتەکانە
بەڵام زۆر بەداخەوە ئەوەی ئێستا ئەکرێت لە کەشفکردنی نەوتەوە هەتاوەکو وەرگرتنی پارەکەشی لای وەزیری سامانە سروشتەکانە لەبەرەوە ئەم برادرانی پارتی دموکراتی کوردستان بە تەواوی دەستیان بۆم وەزارەتەوە گرتووە بە هیچ جۆرەیە ڕێگە نادن کە هیچ لیلایەنێکی سیاسی تر ئەم وەزارەتە بەرێ بۆ خۆی ئەوەیەکەوە لەبەر هۆکاری چیە هۆکاری مەسەڵەن هۆکارەکەی مەسەن بۆ نمونە پێ ئەوان یەکەم وەکو بۆم باس کردی دەستگرتن بەسەردا مبهەمکردن و دیار ئاشکانەکردنی دەستکەوتەکان لە بواری نەوت و گازا ئەو دەست ئاشکارانەکردنی ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیای نەوتەکانە کردویانە بە تایبەتی گرێبەستی 50 ساڵە کە لەگەڵ حکوومەتی تورکیا کردویانە ئەو قەرزانەی کە لە وڵاتی رووسیا و وڵاتەکانی کەشەوە وەریان گرتووە لە بری ئەو نەوتەیەکەوە پێشفرۆشیان کردبوو و ئەو کۆمپانیانشی کە خۆیان وەکو کۆمپانیاکانی دەرەکیەکان و ناوەکیەکانیش کە هاتوون بۆ هەڵێنجانی نەوت و کەشفکردنی نەوت لە هەرێمی کوردستانە ئەمانە هیچی لای ئێمەی ئەندام پەرلەمان کە ئێمە 5 ساڵ لە بناو پەرلەمان نی پێ دوای ئەم جارە شەرم وەزارەتە بەداخراوی دەمێنێتەوە بەڕووی پەرلەمانتاران و مەسەڵەن ڕای گشتیش کە زانیاری لەسەر داهاتی نەوت نەدات بە خەڵک نەک هەر وەزارەتی دارایی بە تەسەووری وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتەکانی تریش هەمویان ئەبنە کۆیلەی دەستی وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو هەموو جارە من لەم بەرنامەی بەڕێز ینی پێ دوایە ئێستا هەموو وەزارەتەکان کۆیلەی وەزارەتی سامانە سروشتیەکانن من وای ئەبینم کە هەموو وەزارەتەکان چاو لە دەستی بانەڵێن کۆیلە چاو لە دەستی وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی سامانە سروشتیەکانیش لە ژێری ئیدارەی ئەنجومەنی باڵای نەوت و گازایە کە ئەوە بۆ خۆی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی موساغەرە لەویش گەورەتر یەک ئەنجومەنی کەشیان هەیە بەناوی ئەنجومەنی ڕوبەڕێونەوەی قەیرانەکان یعنی یەک دوو ئەنجومەنی وەزیرانی بچووک هەیە کە ئەنجومەنە وەزیرانە گەورەکەی سڕیوەتەوە ئەو پلان و بەرنامە و کارەی کە ئەنجومەنی وەزیران ئەبێ هەی بێت لەناو ئەو دوو لیژنەیە دروست پیادە ئەکرێ و ئەوانن بڕیاردەری سەرەکی نەک وەزارەتی دارایی یا وەزارەتەکانی حتا نەک ئەنجومەنی وەزیرانیش لەبەرەوە بە تەسەووری من نەک ئاشکاراکردنی دەخەرج و داهاتەکان لە وەزارەتی سامانە سروشتەکان لە هیچ ڕوویەکیکەوە تەسەور ناکەم ئەم کابینەی کە دێ بتوانێت وەک پێویست وەڵام دەرەوەی داخوازەکانی خەڵکی کوردستان بێ و دەستەکەی کەشف بکا بۆ بەلای کەمەوە بۆ ئەندامانی پەرلەمانی باشە بەس ینی قسە هەیە لەسەر دووبارە کاندید بوونەوەی وەزیری سامانە سروشتیەکانیش بەڵێ کاتی خۆشی من خۆم دەنگم بە ئاشتی هەورامی نەداوە نەخێر بە ئاشکرا بە حیزبەکەی خۆشم بۆچی دەنگت پێ نەدا لەبەری باوەڕم پێ نەبوو باوەڕم بەو تەسریحات و ئانەی ئەیدا بەئێم بە لە گومانیشم هەبوو لە ئیشەکانی و زۆر دەبەداچوونم بکردبوو بۆ ئیشەکانی و لە پێش ئەوەی کە کابینەکە دروست بێ کۆبوونەوەیکی بە ئێمە کرد لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کاربەڕێکەر کە بەڕێز نێچوان بارزانی بوو تموحی ئەویان هەبوو بەبێ نەوتی کەرکووکیش لە ساڵی کۆتایی ساڵی 2015 1 ملیۆن نەوت بنێرنە 1 ملیۆن بەرمیل نەوت بنێرنە هەناردە بکەن لە هەرێمی کوردستانە زۆر بەداخەوەی ناوێ بەڕاستی من تەوەقوعمە کرد کەوا دەرنەچێ هەرواش دەرنەچوو و ئەگەر دەریش چوو بێتی توانی بێت 1 ملیۆن نەوت بنێ هەناردە بکە ئەوە بۆ خەڵکی کوردستان نەبووە ئەگەر کردبێتیشی بۆ ئێستا باز لەوەکەش کە لە نێوان 420,000 بۆ 450,000 لەبینی 420 بۆ 450,000 بەرمیل نەوتایە کە لە هەرێمی کوردستانە بەڵام ئەویش ئاشکرا نییە من لە پرسیارم لە ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانی کە پێویستن بەو مەسەلەیەوە لەم خولی پێنجەمی پەرلەمانە کە ئێستاکێ حالیان بەردەوامن و کارەکەن و هێشتا بە تەواوی چالاک نەبوون و لیژنەکانیان چالاک نییە لای ئەوانیش ئەو بابەتە هەر مبهەمە بەموبهمیمەوەتەوە و درێژەدان و دواکەوتنی ئەم کابینەیەژی کە لە سەبەکانی ئەوەیە کە ئەوان کۆمەڵێک کاریان ماوە لەم کابینەیە پێویستە تەواوی بکەن پێشەوەی کابینەکە ڕادستی بەڕێز مەسرور بارزانی مەبەست چیە لەوە ینی کۆمەڵێک کار و عقود و علاقاتی خۆیان و کۆمەڵێش مەرج لەگەڵ شەریکاتەکانە و کۆمەڵێ بابەت ئەیانەوێ هەندێک ئیسلاح هەیە بە ناوی خۆیانەوە بیکەن و نەگاتە کابینەکەی بەڕێز مەسرور بارزانی بە ناوی ئەم کابینەوە تۆمار بکرێ مەسەن وەرکو لە مەسەن لابردنی پاشەکەوتی موچە کە لەژێر کاری بەگەری بەغا بوو کە پاشەکەوتی موچیان لابرد بەڵام بە ناوی کابینەی هەشتەوە تۆمار کرا بە ناوی کابینەکەی ئێستاوە بەس پێ دوای سەرجیاوازی هەیە لە نێوان سیاسەتی نێچیروان بارزانی و مەسرور بارزانی بۆ مەسەلەی نەوت و بۆ کابینەی داهاتوو جیاوازی هەیە من تەسەوەرەکەم جیاوازی هەبێ بەڵام جیاوازیەکە ناکاتە ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بشکێتەوە بەڵام من بە بۆچوونی من جیاوازیکی
زۆر ئاشکرا ڕوئەدا لە هەموو ڕوویەکەوە من تەسەور ناکەم بەڕێز مەسعود بارزانی بە ڕێچکەی بەڕێز نێچیروان بارزانیا بڕوا و تەسەورەکەم هێڵێکی تر بگرێتە بەر و تەنانەت گۆڕانکاری قورسیش لە وەزارەتەکانی شەکرد. باڵێ زۆر باش بەس سەبارەت بە داخوازیەکانی خەڵک ینی بەڕێزت پێ دوایە ئێستا هیچ داخوازیەکانی خەڵک کرد باز نەکراوە لە مەسەلەی پێکەنانی حکوومەتە تا ئێستا یاخود تەر بەلایەنەوە گرنگ نیە مەسەلەی داخوازیەکانی خەڵک؟ ئەزانین چۆنە ئێستا خەڵکی کوردستانیان وا لێ کردووە کاک هەشیم ئەمان خەڵکی کوردستانیان وەکەوە تەنها چاویان لە موچە بڕیوە کە وڵات تەنها موچە نییە. یەک شەریحەی کەم لە هەرێمی کوردستانە موچە وەرەگرێ. تۆ پرۆژەت هەیە، تۆ بەڕێوەبردنی فەرمانگەکانت هەیە، تۆ دروستکردنی ژێرخانی ئابووری ژێرخانی بوونی تحتی هەرێمی کوردستانت هەیە. کۆمەڵێ بابەت هەیە کە هەر لەبیر چووە مەسەرەن دامەزراندنی چوار خول لە دەرچووی زانکۆ و پەیمانگەکان تا ئێساکێ ئەوانە تەواویان کردو تا ئەم لەحزەیە کە ئێمە قسەی تیاکەین دانەمەزراون دەیان هەزار کەس لە بەهۆی قێرانی داراییەوە لە کۆمپانیەکان دەرکران ئەوانە تا ئێستا کەس هەر بازیشی ناکات لە بەرنامی کارەکەی هیچ کێشێ لەم حیزبانەشا من نەمبینیوە. گرفتی زۆر گەورە هەیە، گرفت تەنها موچەی کارمەندەکان نییە بیانوێ بە موچەی کارمەندەکان و چاکردنی موچەی کارمەندەکان خۆڵکەنە چاوی خەڵکەوە دەیان و سەدان کێشە هەیە. هەرێمی کوردستان نە ڕێگای هاتوچۆی ئاوی هەیە، نە ڕێگای بینی شارەکان مەبەسمە، نە ڕێگای هاتوچۆی هەوایی هەیە، نە ڕێگای هاتوچۆی بەهۆی شەمەندەفەر هەیە. تاکە ڕێگایەک هەبێت لە هەرێمی کوردستانە ڕێگای هاتوچۆیە بەهۆی بڵێن ئەم ڕێگا ئەسفەڵتەوە کە هەیە ڕێگای بڵێن هایوەی پێڵێن ئێمە لە نێوان شارەکانە لە خراپترین دۆغدایە. یعنی زۆربەی ئەو جادانی کە ئیسەیە جادەکانی سەردەمی بەعسە ئێستا خراپترین دۆغ ئەگوزارێ بەسەر پرد و جادە و قەنتەرە و ئەوەی کە پێی ئەوتری هۆکاری بڵێن هۆکاری گواستنەوە کە هۆکارەکانی گواستنەوە بەکاری دێنن کە ڕێگا ئەسفەڵتیەکانە لە خراپترین بار و گوزراندا دژی. زۆربەی جاران تەنها ئەمان و بە جادەی نێوان کەلار و دەرمەنیخان جادەی مەرگ ئیستا زۆربەی جادەکان بۆتە جادەی مەرگ. من یەک نمونە بۆ جەنابەت بێنمەوە ئێستا ساڵی 2014 من چوومە لای بەڕێز نێچیروان بارزانی بۆ ئەو چاکردنی ئەو پردەی کە سپیڵوەیی کە ئەلە وەینا شاسوار عەبدولواحید ویستی چاکی بکاتەوە. 2014 دەرخستەکەم بردوتە بەردەمی لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەرم گرتووە و لە بەڕێز بەڕێوەبەری گشتی بەنداوەکان وەرم گرتووە دەرخستەکەی 2 ملیار دیناری ئەویست 2 ملیار بۆ 3 کار چوومە لای 1 سەعات لە لای بەڕێزی دانیشتم بە جەنابی کاک نێچیروان بارزانی وت کاک نێچیروان بارزانی ئەم جادەیە 2 ملیار دیناریوێ بە پردەکەشەوە ئەو لای کیلۆمەتری جادەی ماوە ئەم لای کیلۆمەتری لەگەڵ پردەکەش ئەبەتمەنتەکانی تەواو بۆ پیرەکەی تەواو بۆ تەنها گێردەرەکە و دیکسلاب و ئەو شتانی ماوە 2 ملیار دیناریوێت کە ئەم 2 ملیار دینارەمان بۆ دابین بکە بۆ ئەو پردە بۆ ئەوەی هەم ئەو کاتە هێشتا هێنەکەش پڕ نەکراوە بەنداوەکەش پڕ بکەین و خەڵکەش نەجاتی بێ لە ئەو نەهامەتی کە بۆی هاتوو باشە بەس ئێنی پێ لەو کاتە وعدی بە مندا بەڵام بەو شێوەیە شکایەوە بەسەریانە تاوەکو شاسوار عەبدولواحید نەچوو بۆ هەندێک ئالیاتی برد و ئەو جسرەکە جسر نییە ئەوە نابێ ئەو لێوە چاکری ئەوەی چاکراوە ئێستا هەڵەیە تۆ پێویستە جسرە ئەسڵەکە چاکەیت. من پێ وایە پەیوەندیشم لەگەڵ برادرانی ئەنارتی کەوتم با بە ئێوە ئێستا ئەمەی کە ئێستا دانراوە وەڵێن چاکراوە ئەوە بێت تێک دێتەوە چەند ڕۆژێکیکە مانجکە دویکە چکە جادە پردە ئەسلەکە لە بەردەم لە داوەنستریمی سەردەکایە تا ئەم لەحزەیە جادەی 120 مەتری دەستخۆشیان لێکەم بە چواردەوری هەولێرە تەواویان کرد نزیکەی 600 ملیار دیناری تێچوو نەیانتوانین 2 ملیار دینار بدەن کە بە تەسەوری من جادەی 120 مەتری هەولێر وەک کەمالیات وایە لە چاو من ناڵم پێویست نییە بەڵام لە چاو ئەو جادەیە کە لە نێوان هەموو منتقی بتوێن و سلێمانی و بەتایبەتی کاتێک کە ڕێگای کەرکووکمان لێگیرا بوو بە جادی سەرەکی هاتووی نێوان سلێمانی و کەلار و گەرمیان و پێنجوێن و منتقی بتوێن هەر هەمووی بە هەولێرەوە لەو جادەیە هاتوویە کرد. باشە بەس بەڕێز گرنگی بەو ئەمە بەمسم چیە مەبەستم ئەوەیە ئەگەر ئەمە خەمی خەڵک بێ بەس بەڕێز ئەندازیاری ڕێگاوبانیشی بمبورە ئەمە وەکو نمونێ وەکو سامپڵێ باشە وەکو نمونێنی چاوەڕێ ناکرێن جارە مەسەرەن لەم کابینەی گرنگیەکی بەو شێوە بە ڕێگاوبانەکان بدەری لە کاتێک خەڵک ڕۆژانە زۆر دەبێتە قوربانی یعنی پێ دوایە کەمترین خزمەتگوزاری بۆ ڕێگاوبانەکان کراوە کەمترین خزمەتگوزاری بۆ ڕێگاوبان ئەوەی سەردەمی باسیشە زۆربیان زۆربەی ئەو جادانەی کە هێستا بەسەر بۆ نمە جادەی 6 مەتری لە سلێمانیە جادەی باسە جادەیەکی 120 مەتری
لە سلەیمانیە کە پێوی 100 متری کە ڕنگ ڕۆدی پێڵێن بە چوادەوری سلێمانی بکرێ یەکێک لە منتیقەی تاسوورەوە دەست پێکات لە دەمەرکانەوە لێدا زۆربەی ئاساری جادەکە کراوە بە شوقا هەندێکی بەر چاویلان دەکەوێت ئەمە هەر ئەرزەکەی ئەرزی جادە 120 متری سەوزی خوار کراوە یعنی ئەمە چۆن جێبەجێ ئەەکەی مەسەن بۆچی تۆ لە هەولێر جادەی 120 متری دروستەکەی دەستیان خۆش بێ پلان بۆ جادەی 150 متریش دانی مەسەن لە هەولێر 30 متری هەیە 60 متری هەیە 40 متری هەیە 100 متری هەیە 120یان دروست کردووە بووە بۆ 150 پلاندانێن بەڵام بۆ سلەیمانی جادەیەکی 100 متری تا ئەم لەحظەیە دروست نەکراوە ئەگەر ئەو جادە 60 متری سەردەمی بەعز نەبووە سەردەمی باسە شەڵاتێکی سەردەمی بەعزە بە هیچ جۆرە جگە لەو جزر وەسەتەیە کە دوو کردوانە بە هیچ جۆرە کاریان جادە 60 مترەکە نەکردووە مەسەن بۆ نمونە لە هەڵەبجە بە هەمان شێوە زۆربەی شارەکان لە کەلار جادەی بایپاسی کەلاریش نیمچە جادەیەکی هەیە تایە ئەویش تقریبا بە نیوە ناچڵی بەجێماوە تەواو ئەندازیاری زۆر دڵسۆزی لێ ئەوانە بە جوودی خۆیان توانیان ئەو جادەیە دروستکردنەوە نابێت بە هیچ جۆرێ شارەکانی کوردستان سیاری باری بە ناویانە بڕوە پێویستە بە هەموو شارەکانی کوردستانە بایپاسێکە بێ لە تەنیشتەوە وەکو ئێرانیەکان پێڵێن کەمەربەندی جادەی کەمەربەندی هەبێ بۆی شارەی گەورە بە هیچ جۆرێ مەسەن سیارەیە بەبارەوە دێت لە هەولێر یا لە کەرکووک یا لە بەغاوە بەرەو گەرمیان و بەرەو هەڵەبجە چی ئیشی بە ناو شاری سلێمانی هەیە ئێستا بە ناچاری بێتە ناو شاری سلێمانی باشە بەس لەسەر ئەو پرسە دەمەوێت بەڕێز شارەزایی تێ لە ڕێگەوبانەکە من گوێم لە بەرپرسێکی ئاودانکردنەوە و دەیگوت بۆی ڕێگاکان تێک دەستچن لەبەرەوەی کە سیارە لە بڵین ئۆتۆمبیل لە کوردستانە زۆر زیادی کردووە ئەو قیرەی کە دەیکەن ناتوانێت بەرگە ناگرێت ئەگەر بەرگەش بگرێت دەبێت بودجەی زیاتری بۆ تەرخان خۆی هەموو جادەیەک تەمەنێکی خۆی هەیە ئەنی سێمەکەم من بەتایبەتی ماستەرەکەم لە ڕێگاوبانایە یعنی کە تۆ جادەی دیزاینەکەی جادەکە تەمەنی خۆی هەیە شتێکی پێڵێن ریپیتیشن ئەگەر ئەم جادەیە تۆ بۆ نمونە بۆ 20 ساڵ دیزاینەکەی بۆ 20 ساڵ و بۆ مەسەرەن 15 میلیۆن جار سیارە بەسەریا بچی دوایەوە ئەو جادەیە نەک بڵی تەفلیشە بێت پێویستی بە سیانە هەیە پێویستی بە چاکسازی هەیە ئەگەر جادە وەک پێویست بتواندێ سیانە بکرێ ساڵانە دەریچەکانی یعنی ئەوەی دەریچەی ئاوەکان بە قەنتەرە و لە پرد و لەوانە سای دیچەکانی ئەم لاولای کەتفەکانی ئەو هەندێک جار خەلە لێ دروستە بێت ناو جادەکە و بەپەلە فریاکەی بە تەسەوری من ئەو جادەی بۆ 15 ساڵ تۆ دیزاینەکەی ئەتوانی 30 ساڵی استفادەی لێ بکەی 35 ساڵی استفادەی لێ بکەی بەڵام تۆ ئەگەر جادەیە بەجێبێڵیت و جێبێڵی بۆ قەدەر نەخێر بە هیچ جۆرە 15 ساڵەکە پڕناکاتەوە گەوەی کەوای باشە بەزەم جار بستنەوەی گۆڕان وەزارەتی ئاوادانکردنەوەی پێدراوە پێ دوایە دەتوانرێت لەم ڕێگەی بستنەوەی گۆڕان کارێ بکە بۆ باشکردنی ڕێگە و بانەکان وڵی هیوادارم بتوانن هەرچەند من بۆ خۆم لەگەڵ ئەوە نەبووم کە بزنەوەی گۆڕان بەشداری ئەم کابینێ بکە بەڵام ڕای زۆربەی هاوڕەکانمان و جواتی نیشتیمانی بڕیاری ئەویاندا کە بچنە ناو ئەم حکوومەتەوە و ئێمەش بۆ خۆمان وەکو هەڵسو ڕایەکی بزنەوەی گۆڕان من بۆ خۆم بکەچی هەر بڕیارێکم کە بزنەوەی گۆڕان بیدا و تا ئەو لەحزەیە پێم کرابێ بڵێن ئامۆژگاریم کردوون کە نەچن بەڵام بۆچی ینی پێدویان نەچن بە تەسەوری من ئێمە 24 کورسیەوە نەمانتوانی و لە حیاتی بەڕێز شادڕەوان نەوشیوان مستەفا نەمانتوانی کاریگەریمان هەبێ ئەو بەرنامەیە کە هەمان بوو لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ بکەین و لە ناو دەسەرۆکاتی پەرلەمانیش کە بەدەستمانەوە جێبەجێ بکەین ئێستا بە 12 کورسیەوە و بەم شێوەیە کە ئەو هەموو گرفتەی لە ناو بستنەوەی گۆڕانە هەیە بە تەسەوری من ناتوانین بەرنامەکانمان وەک پێویست ببینە پێشەوە من پێم باش بۆ ئۆپۆزیسیۆن بین بەڵام کاتێ بڕیاریان داوە منیش لەگەڵ ملکەچی بڕیارەکانی ئەوان بەڕێزت مەسەرەن شارەزایەکی باش تێ لە ڕێگەوبان یەکێک لە کاندیدەکانی بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە نەخێر ناوەڵام من بۆ خۆم سیڤیم پێشکەش نەکرد و هەندێک لە هاوڕێکانیشم لە ئەندام پەرلەمانەکان بە زۆر حورمەتەوە ئاڵێم بەبێ ئاگاداری من چوو بوونە لای بەڕێز ڕێخەری گشتی دوای کە هاتنەوە بە منیان وت پیانوت بوو ئێمە 5 ساڵ ئەزممان لەگەڵ ئەو برادرە ئێمە شەرمە بۆ منیش کە لێرە مەتی خۆم بکەم توانایەکی ئاوای هەیە لە ڕووی وەکو شەهادە وەکو خیبرە وەکو ئەوانە زۆریان باس کرد بوو وەکو ئەوەیش کە منیان دیبوو لە ناو پەرلەمان و بچوشێکمە بوو لە خزمەتیانە پێشنیاری ئەویان کردبوو کە من بکەن بەڵام من خۆم بە هیچ جۆرێ داوە لە بە هەموو تەمەنم من حتا بۆ ئەندام پەرلەمانیش خۆم
داخوازی کەر نەبووم و سیڤیم پێشکەش نەکردووە هیچ پۆستێکم لە ژیان بەڵام ئاساینێک کە خیبرەت هەبێ و بتوانێ مەسەلەن خزمەتێک بکەیت کە ئەزمونێک باشتر پێشکەش من باوەڕم بەوە هەیە کە ئینسان ئەگەر بێوێ ئیشێ بۆ گۆڕان من نەناسێ وانە بزنەوەی گۆڕان بە تەواوی من نەزانێت سیڤی منیان لایە نەزان عومەر عینایەت چییە لەبەرەوە پێویست ناکە عومەر عینایەت سیڤی بنێرە بۆ ئەوان و باوەڕشم وایە تۆ کاتێ پۆستێ وەرەگری وەکو وایە بڵێم کاک حەکیم ئەو کۆڵە بۆ من بەرە بۆ سەر گۆیشە کاتێک کاک حەکیم کۆڵێ بۆ عومەر عینایەتە بە سەرگۆیژە ئەبێ عومەر عینایەت مەمنونی بێ کە کۆڵەکە بە مەرجێ کۆڵەکە بە ئەمانەتەوە بەری ئەگەر کاک حەکیم خوانە خواستە نییە تێبێ نیوەی کۆڵەکە بۆ خۆی لابدا ئەو کاتە بێ بە عومەر عینایەت بڵێ کاکە ئەو کۆڵە بدە بە من با بۆ بەرم بەڵام ئەگەر کاتی نیەتی بێ بە ئەمانەتەوە دەبە داخراوی کۆڵەکە بگەندە ئەو شوێنەی کە من بۆم دیاری کردووە پێویستە من مەمنونی کاک حەکیم بم کە کۆڵەکەم بووە بە لەبەرەوە بە تەسەوری من پۆست وەرگرتن لە هەرێمی کوردستانە ئەبێ تەکلیفە و ئەبێ ئەو کەسەی کە تەکلیفی لێ ئەکرێ مەرجی هەبێ نابێ مەرجی وەدانڕێ بەڵام زۆر بەداخەوەی سێ من ئەیبینم لە ناو بزنەوەی گۆڕانە کۆمەڵێ مەرجیان بۆ داناوە کە من ئەیبینم شەرمەکەم ئینسان ئەوە مەرجەکان چین بۆ نمونە ئەوەی بینیمان خۆیان دوو برای هاوڕێ خۆمان ئاشکرایان کرد ئەو مەرجانە پێم ناخۆش بوو من چکە منە بێت باوەڕم بە ئەندامەکانی خۆمە بێ بەڵام ڕەنگە ئەزمونێکی خراپی شەوێ مەسەلەن خەڵکێک کە بێ لەسەر زوتنەوەی گۆڕانە پۆستی وەری پێ دواتر وەڵامی خراپ نابێ بە خراپە بیتەوە ماڵ یعنی چارە چییە ئەگەر ئینسانەکە نمەک حرام بوو تۆ چیلیەکی ئەوە خۆ بنابێت تۆ بی کە لە بچەیکی بڵێ وڵاتەوە بێ بڵێ کۆمپیالێکی 200 میلیۆن دیناری ئەمە خۆ ئەمە مخاوەلات نییە ئەمە تۆ ئەندامێکی مخلیس و باوەڕپێکرای خۆت ئەینێری بۆ ئەو پۆستە کاتێ بەرامبەر بە حیزبەکەت و بەرامبەر بە پەیڕە و پرۆگرامەکەی حاشا لە ڕووی ئێوە و بیسەرانی و بینەرانی ئێوە ناکەس بەشە دەرەچێ ئەوە پێویستە ئیتر جەماوەرگە خۆی محاسەبەی بکە بەڵام تۆ نامتوانانی بەم شێوەیە کۆت و بەندی بکەیت ئەوە هیچ جۆرە ئازادێکی نییە بەوەکو گرێبەستێک وایە لەگەڵی بکەیت باش بەزەی پەیوەندی مەرجەکان چی بن بۆ نمونە بۆ وەزارەتی بۆ نمونە وەزارەتی ئاوەدانکردنەوەیە وەزارەتی داراییە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە دەبێت وەزارەتی پیشەسازی مەسەلەن بازرگانیە کە بەرپرسنەوەی گۆڕان کات بە بۆچوونی بەڕێز دەبێت مەرجەکان چی مەرجی من بە تەسەووری من مرۆڤی تەکنۆقراتی ئەوێ تەکنۆقرات مانای چییە خاوەن شەهادە بێت لەو بوارە مەسەن وەزیری دارایی پێویستە لە بواری ئابووری و دارایی خەبیر بێ و شەهادەیەکی هەبێ و تەکنۆقرات شێ بێ نەک لە کولیەوە بچێتە سەر کورسی وەزارەتەکە پێویستە خەتووە بە خەتووە لە کارمەندێکی لە مەسەر لە جێگیر بەڕێوەبەریەکەوە بینی بەمە عەسفەنیەکەوە بینی بێتی هەتا ئەگەتە بەڕێوەبەری گشتی یان وەکیل وەزیرێک ئەو کاتە ئەو کەسە تەکلیفی لێ بکرێ بە وەزیری دارایی هەروە بۆ مهندسێکیش لە مساعید مهندسێکەوە بینی بێتی تا ڕێز مهندسین تا ڕایۆشکاری لە ئەندازیاری ئەو هەموو پلانەی بڕی بێ و خاوەنی شەهادە بێ ئەمە زۆر گرنگە دووهەم دەستپاچی و داوێن پاچی ئەو مرۆڤانەیە کە ڕێگە ئەدەن و ئیخلاسی بەرامبەر بە حیزبەکەشی و بەڵام بە بخەکەی و بەلای بە تەسەووری منیش بە تەسەووری عومەر عینایەت هەر کەسێک چووە پشتی مێزێک و دانیشت لە گۆڕان بێ یا لە پارتی بێ یان لە یەکێتی بێ پێویستە کاتێ لەسەر کورسەکەی دانیشە هی پێشمەرگە بێ ئیمالیە بێ ساوانمە سروشتیەکان بێ سەرۆکی ئەنجومەنوزیران بێ سەرۆکی هەرێم بێ ئەبێ بیری تا ئەو لەحزەی لەسەر مێزی خەڵک دانیشتەوە کە پێڵێن مێزی هەرێمی کوردستان ئەبێ لە بیری بچێتەوە لەسەر بە هیچ حیزب وڵانێکی سیاسیە ئەبێ تا ئەو کاتە بیری بێت ئەو هاوڵاتیی کوردستانیە بەرپرسیاتی وەرگتووە پێویستە بەپێی ئەو یاسا و ڕێنمایانەی کە لە بەردەسیاتی ئەو کارە بەڕێوەبەرێ نەک بەپێی ئەوەی کە لە مێشکی تیادی وەک ئینسانێکی حیزبی پێویستە وەک ئینسانێکی کوردستانی پرۆفیشناڵ کارەکانی جێبەجێ بکە ئەو کەسەی کە دێ بە ڕوبەڕووی بێتەوە هیچ کاتێ بە مێشکیانەیە بڵێ ئەمە لە چه حیزبێکی سیاسیە ئیسلامیە شیوعیە پارتیە یەکێتیە گۆڕانە کۆمەڵە هەر شتێک هەیە پێویستە تۆ لە بیری خۆتی بەریتەوە ئەگەر سیستەمێک یاسا لە بەردەسایە ڕێسا لە بەردەسایە ڕێنمایی لە بەردەسایە بەپێی ئەو یاسا ڕێنمانێت تۆ ئەبێ ئەو پۆستە بە ڕێوەبەری نەک بەپێی میزاجی حیزبی خۆ سوپاس دەکەم ناوبڕێکمان هێدووەتە گرم بۆ لای بەڕێز بڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت هالە بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت
هالا بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالا بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالا تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالا. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز. کاومەر پێش ناوبڕەکە باسی مەرجەکانمان کرد، مەرجەکان بۆ کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕان. بەڕێستان ئەگەر داواشتان لێ بکرێت بەم مەرجانە قبوڵی ناکەن بۆ پۆستێک وەربگرن؟ بە هیچ جۆرێک من ویژدانی خۆم مەرجی خۆمە بێ، بە هیچ جۆرێ بە یەک مەرج ڕازی نابم، من مەرجمە بێ. ئەگەر بمەوێت چکە من ئەرکە کێشم بۆیە. ئەگەر بە ئامانەتەوە ئەرکێ بکێشم پێویست ئەوان سوپاسیم بکەن. من بۆچی سوپاسی ئەوان بکەم؟ بەعکسەوە ئەبێ کاندید مەرجی هەبێ بۆ ئەوان، نابێ ئەوان مەرجیان بێ بکاندید. ئەگەر نیەت مەسەلەی کۆڵەکەیە بە ئامانەت بگەین، ئەگەر مەسەلەی ئەوەیشە بە نیوەی بگەینی ئەوە ڕاستە بێ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و پارتی مەرجیانە بێ. یەکش زۆر گرنگە ئەمان ئەیانوێ هەموو حیزبەکان نەک تەنها بزوتنەوەی گۆڕان پۆست پەیداکەن بۆ کەسەکان، ناگەڕێن بە شوێن کەسا بۆ پۆستەکە. خۆی مەفروضە تۆ بگەڕی بە شوێن کەسا، کەسی شیا و بۆ پۆستەکە، نەگەڕی بە شوێن پۆستی بدۆزی تۆ بۆ کەسێک. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا هەزاران پۆستی هەر لە محافزەی سلێمانیا من ئێستا وەکو ڕقم بیەم بە جەنابوو زیاتر لە 60 تقریبا بە قایم قام و بە مدیر عامی معاوم و قایم قامی معاوم و مدیر ناحیە معاوم 100 کەس لە ناو پارێزگای سلێمانیایە بەبێ ئەوەی بچێ داوام کە هەر هەمویان معاومن. یعنی سەبێ ئیشن بەبێ ئیشن بەناوی قایم قام، بەناوی مدیر عام لە هەولێریش هەیە، لە دۆکیش هەیە، لە هەڵەبجەش هەیە، پارێزگاریشمان هەیە، پارێزگاری معاومیش هەیە، پارێزگاری معاوم هەیە، مدیر عامی معاوم هەیە، مدیر عامی معاوم هەیە، هیچ داوام ناکەن. یەکی سیارێکیان پێ و حیمایی خۆشیان دوو حیمایان لەگەڵایە و سیارێکیان پێ و ئەچن لە هەولێر یان لە پارێزگا موچەکان وەرەگرن و ئەو ئیشەکەیان وڵات بەم شێوە چۆن جێبڕێ. باش بۆ خانشینیان ناکەیەمان، خانشیان کە با بچنە شوێنی خوان، بۆ پلەیکەتیا بوون خانشینیان کە بەرە کۆڵی خەڵکش ببنەوە.
باشە بەس سەبارەت بە مەسلەی چاکسازیانی پێ دوایە چی بۆم کابینێت لە مەسلەی هێزەکانی پێشمەرگە چی لەسەر مەسلەی نەوت چ لە لیستی موچەخۆرانە چاکسازی دەکرێت بەنسبەتی هێزی پێشمەرگەوە بە تەسەوری من هەتا یەکێتی و پارتی مابن بەم شێوەیە هەتا تووشیا لە ولاوە دراوسێمان بێ و هەتا ئێران لەم دی و دراوسێمان بێ بە هیچ جۆرە هێزی پێشمەرگە نابێتەوە بەیەکێس بە هیچ جۆرە بە تەسەوری من ئەم کابینێش تێپەڕێ ئەم کابینێ ناتوانێت ئەو خەوەی ئێمە بێتدی هێزی پێشمەرگی کوردستان وای لێبێ یان بە وەکو بە تەجدید پێشمەرگە وەربگرێت لە ڕێگای تەجدیدەوە پێشمەرگێ یان هێزی پێشمەرگەیە کە سەرۆکی هەرێم ئەمرێکی کرد چۆن لە زاخۆ و لە هەولێرەخوا ئاواش لە سلێمانی و لە کەدار و لە هەڵەبدوو و لە چەمچەماڵ و لە پێنجێن و لە پشدەر بخوا بە تەسەوری من وای لێنایە پێ دوای خەوێکی خۆشە گەرێمە زۆر خۆشە من ئاواتی پێوە بینم وابێ ینی هیوادارم وابێ ینی خەوی پێوە بینم کە وابێ بۆ ئاسایشیش هەروایە بۆ دژە تیرۆریش هەروایە و بۆ پۆلیسیش تقریبن هەروایە بۆ حتا بۆ دانانی پارێزگایە ینی من سا ئاگادارم قایم بەڕێوەبەرێکی پەروەردە لە دەربەندی خان دانراوە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی معارزە لەسەری توتی من ئەمە قبوڵ ناکەم بەڵام ڕەغمەن ئەم بەڕێوەبەری گشتێکەکە لە بزنەوەی گۆڕانی ئێمە و زۆر پیاکی ئیشکەر و مخلیسیشە و من تەسەوری مێکی کە لەو بەڕێوەبەری گشتە سەرکەوتوانەش کە هەیە ئەوەندەی بیزانم خۆ من شاراوەکانی ئەو نازانم و بەڕێزانم بەڵام ئەوەندە ئەزانم ئەو پیاوە بەڕێوەبەر معارەزەی کردوتوتی پێویستە ئەمە لە ڕێگای منەوە ئەمەکاندید بێت یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵساوە بەڕێوەبەرێکی پەروەردەی لە سلێمانی داناوە ڕەغمان عن عنفی بەڕێوەبەرێک گشتەکەی ئێمە جاوەکەی ئیدارەدانی وڵات بەم شێوەیە باش مەفروزە پارێزگای سلێمانی ئاگای لێبێ مەفروزە بەڕێوەبەری گشتی ئاگای لێبێ وەزیری پەروەردە ئاگای لێبێ وەزیری پەروەردە ئاگای لە دانانی ئەوە نییە ئەگەر ئاگای لێ بۆ لە ڕێگەی کاک دڵشادەوە ئاگای لێ باش ئەمە چۆن چاوەڕێ ئەەکەی ئەم وەزارەتانە بە شێوەیە کار بکەن ئەو ئەمری لە هەولێر دەرەچێ بە هەمان شێوە لە سلێمانیش بخوا و لە شوێنەکانیش باش بە تایبەتی بۆ پێشمەرگە بە تایبەتی بۆ ئاسایش بە پێشمەرگە و ئاسایش زۆر بەڕێین بە بوتڵقی ئێڵێم من هیچ ئومێدم پێ نییە یەک بگنەوە و وڵاتانی دراوسێش پێیان خۆش نییە هێزێکی پێشمەرگی تۆکمەمان هەبێ حتا عێراقیش پێ خۆش باش ئەی سەبارەت بەنەوت مەسەلەی شفافکردن و دامەزرانی سندوقی داهاتنەوتەکان کێوە لە پەرلەمانی کوردستانە لە 2015 پەسەندان کردوتە ئێستا سنووقەکە دانەمەزراوە سنووقەکە یاساکەی دەرچوو یاساکەمان دەرکرد و وعدوا بوو لە پاش 15 ڕۆژ لە جێبەجێکردنی یاساکە ئیتر هەیەکە بڵێن تەسیس کرێ بە پلەی وەزیرە سەرۆکەکەی بەڵام جێبەجێ نەکرا بە تەسەوری من ئەم جارش ئەگەر جێبەجێ بکرێ وەک پێویست نابێ هەر ئاشتی هەورامی باڵان دەستە بێ و ئەو سندوقی داهاتنەوتیە نابێ کە ئێمە چاوەڕێ ئەەکەین و بە تەسەوری من ئەو نەوتەش کە ئێستا بەغا بە تەمایە 250 ئەوانەیە کە من گوێم لێ بوو لەوە زۆری نەوتی عێراقی و گلەی کردوتی تا ئێستاکێ ئێمە پاری 4 مانگ پارەمان بوجەمان نردووە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوان قرار بۆ 250,000 بەرمیل نەوت لە ڕێگای سۆمۆ بفرۆشن و یعنی پارەکەی ئێمە وەری بگرین حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەشی نەکردووە و بە تەوەقع من وەزبەفی زانیاری من حکوومەتی هەرێمی کوردستان لەو کەمی 450,000 کە جەنابەت باس کرد لەوەش زیاتر ئەفرۆشێ بەڵام ئاشکرای ناکا بۆ ئێمە و تا ئێسش مەسەلەی تەنکەر و ئەوانە هەر بەردەوام هەم لێرەوە هەم لە خەتی ئەو لاشەوە هەردوو لاکە بە تانکردنەوە تەفرۆشن و ئەمە بە شێوەیەکە کە ناشەرعیە بە تەسەوری من ئەم جارش بەپێی ئەو عەقدەی کە لەگەڵ تورکیانە هەیە ناتوانن وەک پێویست بەدەنگ داخوازی بەغداوە بچن و ئەو 250 باش دەمێت سەرنجش لەسەر مەسەلەی موچە و لەستی موچە پێ دوای چاکسازی دەکرێت بەڵام سەبارەت بە مەسەلەی دواکەوتنی دابشکردنی موچەش لە کوردستانە ئێستا عێراق دەڵێ پاری 4 مانگیان ناردە وەڵام ئێستا ئێمە تازە وەزارەتی دارایی 23 مانگ لە دابشکردنی موچەی مانگی یەک تاوا بووە تا ئێستا موچەی مانگی دووش دیار نییە ئەو پارەی کە لە بەغداوە دێ مەفروض بوو لەمانی یەکەوە ئەمانێتتر بچنەوە سەرخەتەکە لە نێوان 24 مانگ وەکو لە بەغا هەیە هەتا وەکو 29 یا 30 مانگ هیچ وەزارەتێک نەبێ موچەی وەرنەگرت پێ بەڵام ئەو پارەی لە بەغداوە دێ و ئەو پارەی داهاتی ناوخۆیە نزیکی ملیارێک و شتێکە و ئەو پارەی کە نەوتەکەی کە ئەیفرۆشن لە هەرێمی کوردستانە زۆر زیاترە لەو پارەی کە بدرێ بە موچەی بوچە خۆران و هەروە پرۆژەکانیشی پێزیندی بکرێتەوە ئێستا پارەی ئاگادارم ئێستا هەندێک پارەیان داوە بە بەڵێندەرەکان ئەو بەڵێندەرانی کە کاتی خۆی قەرزاربوونێکی
پێم وایە لە سادیان پارەداونەتی ئەم مانگە ئەوان ئەو پارەی کە دێت ئەو جۆرە پارانی پێدەفاکەنەوە بۆیە ناتوانن ئەمان ئەڵێ لە ئاژ بە جێماوی و لە ڕێگا پەلەتە ئەمان لە کاتی خۆی ئەم پارانیان دۆڕانووە پارەی بەڵێندەرەکانیان خەرج کردووە بەڵێندەرەکانی هەرێمی کوردستان پارێکی زۆریان لای حکوومەتی هەرێمی کوردستان لەو پارێکە لە بەغداوە دێت لە دەستکەوتێکی خۆیان لەوەی پاری نەوتێکی فرۆشن ئێستا یەن پینە و پەڕۆی ئەو قەرزە کۆنانی پێکەن قەرزی کۆمپانیەکان کە ئێمە هەر نازانین چۆنە قەرزی ئەم بەڵێندەرانی کە لە هەرێمی کوردستانان و ژمارەی زۆر پرۆژیان جێبەجێ کردو و بە نیوە ناسڵی بەجێما و حکوومەت پارەشی نەداونێ یەن ئێستا کۆمەڵێ لەم پارانی کە هینەیە دیزە بە دەرخۆی ئەنخونەی ئەکەن بۆیە نەیانتوانیەوە موچەی ماگانە لە کاتی خۆیان بدەن بەس پێ دوێستا داهاتی کوردستان داهاتی ڕاستەقینە بە شێوە دەکەێت کە موچەی لە کاتی خۆی پێ بدرێت هەموو مانگێک بە تەسەوری کار بۆ دانەوەی پاشەکەوتەکەش بکرێت بە تەسەوری من کە مەفروز بوو سەر لەو یاسای چاکسازی ئێمە دەرمان کرد تیا بوو کە هەموو کارمەندێک ژمارە حسابێکی بۆ بکەینەوە ڕقمی پارەکەی کە قەرزە لای حکوومەت بچێتە سەر ئەو ڕقم حسابیت و هێواشەوەش حکوومەت بیداتەوە بە تەسەوری من ئێستا حکوومەت ئەیتوانی لەمان یەکۆ موچەش بدا پرۆژەکانی بەگەڕ بخاتەوە و وردە دەستکە بە دانەوەی ئەو پاشەکەوتی کارمەندەکانیش کەلایەتی بەڵام نایکەن وازەحە ینی ئەمان من هەمیشە تەشبیهی ئەوەم کردووە کە خۆیان کەندێ لەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خاوەنی بۆ نمونە دوکانێکی بچوو بوون لە تەنیشت سوپەرمارکێتەکە ئەگەر سوپەرمارکێتەکە تەشبیه بکەی بە حکوومەتی هەرێمی کوردستان و دوکانە بچووکەش بە کۆمپانیای بەرپرسەکە وردە لە ناواخن و لە هەناوی ئەم سوپەرمارکێتیان دەرێناوە خستیانتە ناو ئەم کۆمپانیا بچووکەوە وردە کۆمپانیا گەورە زەبەلاحەکانی هەرێمی کوردستان گەورە بوون ناواخنی حکوومەتیان هەڵۆشان و حکوومەتیان لات کرد و چۆتە گیرفانی ئەوانەوە خۆ زۆر دیارە پارەی بەشی زۆری کوسام ئێستش بۆ هەردوو لای کۆمپانیا گەورەکان دەڕوات لای کۆمپانیا حیزبەکانە و ئەو کۆمپانیا داتی ناوخۆ پێدوای بەشێکی زۆری بۆ ئەوە دەڕوات بێگومان هیچ گومانی تیان نییە کە ئێستا مەسەن تو سیر کە سەرنج بدە لە ساڵی 91ەوە لە 92 تا ئێستاکیە دەسەڵات بەدەست ئەمانەوەیە خەڵک هەیە لە 92 هاتووە بۆ لای من سیارێکم پێ بۆ و تێتی خۆزگە سیارێکی وامە بووە ئێستا لەوانەیە من بە 4 سکرتێری ژنەکەم لای ئەو کۆمپانیاکی بۆ شێوە زەبەلاحیەیە خەڵک هەیە مەسەن هاتووە بۆ لای من بە ئەوەندە سوورەت قەیدەوە من مدیر عامی سیسمار بووم کاتی خۆی حجزم کرد لای خۆم وتم تۆ ئەم سوورەت قەیدان لەکوێ بووتی و فڵاوزیری شاراوانی پێدام وەزەری شاراوانی سەردەمی دوو ئیدارەی وتم تۆ هێشتا پاچی نەیەوە لە عەرز چۆن تۆ 200 سوورەت قەید کراوە بەناوتەوە 200 سوورەت قەیدی بە دووەنم سوورەت قەیدەکانم حجز کرد لای خۆم ناردمە دایرەی تاپووە حجز لأمر المديرية العامة للاستثمار في أو كاتي إلى إداري سليماني أو سردما حجزم كرد اسمه ئێستا ئەو کەسە منەی بینم کەسێک ئەسڵەن هەر لە وڵاتەش دانانیشێ هەر بێزی نای لە کوردستانیش دابنیش دۆڵەماندا زۆر بۆتە نەگمەوە ملیاردێرە بە دۆلار لەبەرەوە کاکە خۆ زۆر وازها پارەی لە ساحەبەی بەغدا بۆ چۆچ و پارەی نەوت بۆ چۆچ و ئەلەم شوێنانەیە خۆلای موچە خۆری فەقیر نییە باشە بەس دەبێت چی بکرێت بۆی کە موچێ بگاتە دەستی فەرمانبەر دەبێت چی بکرێت بە تەسەوری من زۆر ئاسانە یعنی موچە مقننەیە مقنن یعنی بە یاسا پارێزراوە ئەسڵەن کارەسات بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە غیابی ئێمە وەکو پەرلەمان دەستکاری ئەو موچەیی کرد مەفروزە ئەمە شتێکی بەدیهیە بە هیچ جۆرە ناکرێت حکوومەت دەست بۆ موچە بەرێ و پێدانیشی هیچ جۆرە منەتێکی نییە کە مرۆڤەکە کاری خۆیەکە هەرچەند ئێستا ئەوەندە لە بەداخەوە لە هەرێمی کوردستانەوە کارمەندبان هەیە بەپێی ئەو زانیاریی من هەمە ڕێژەی کارکردنی کارمەندێک لە هەرێمی کوردستانە ڕۆژی 7 دقەش نابێت لە ڕۆژێکە کارمەند بەپێی ئەو زانیارێنی کە لای من هەیە کارمەندەکانی هەرێمی کوردستان لە ڕۆژێکە 7 دقەیش نابێت هیوا هەیە 4 سەعاتیشەکە 5 6 فوجەکە بەڵام بە تێگرا هیوا هەیە هەر ئیش ناکە لە هەفتەیەکە جارێ مثلا 5 ڕۆژ داوامەکە 10 ڕۆژ لە ماڵەوەیە ساعتێ لێرەیە دوای ئەچی تەکسی ئەجێڕێ ئیشی تر ئەکا ئەوانە بە معدل تەسەوەرەکەم کوردستان لە شوێنێکی وەکو سوودان و کویت و ئەوانەش باشتر بێ یعنی کارەساتی وا هەیە لە سوودانە 2 دقەیە یعنی معدلی کارکردنی کارمەندی دەوڵەت لە سوودان 2 دقەیە لە هەرێمی کوردستان 7 دقەیە باشە بە کاتمەکەمەوە دەمێت سەرنج لەسەر کۆمەڵێک تەوەری تریش بزانم سەبارەت بە ئەو ناکۆکی کە بوو لەسەر زیادکردنی دوو جێگر بۆ سەرۆکی هەرێم بەڵێ بە هیچ جۆرێک لە یاسا نییە سەرۆکی هەرێم دوو جێگری هەبێ ئەمە بیانوێک بوو بە بزوتنەوەی گۆڕانیان گرت بیانوێک بوو بۆ ئەوەی ئەو دەسەڵاتانی و ئەو پۆستانەی بزوتنەوەی گۆڕان وەری گرتووە
پۆستەکانی کەمکەنەوە و بدەن هەیبەتی لە بزنەوەی گۆڕان من حقەتێکی شێ من بۆ خۆم پیاژە ڕخنەگرم ڕخنە لە بزنەوەی گۆڕانم بەڵام ئەو 12 کورسی حەجمی بزنەوەی گۆڕان نییە بەی جۆرێ بەغەل و غەش گۆڕان وای لێکرا دەنگدەرەکانی ئێمە عاجز بوون دەنگدەرەکانمان نەچون بۆ سەر سندوقەکانی دەنگدان لە نێوان لە ساسی بۆ لە ساسنی خەڵکی کوردستان چوە بۆ دەنگدان بە تەسەوەری من بیانیان بە بزنەوەی گۆڕان کرد و پارتیش بە تەسەوەری من وەفی نەبوو بەرامبەر بە وعدەی کە بزنەوەی گۆڕاندا بوو جێبەجێ نەکرد نەخێرە وایە وەفی وایە بەرامبەری بە هیچ جۆرێ جوادە ژێرباری ئەوەی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم بە تایبەتی بۆ کاروباری سەربازی کە ئەگەر بۆ کاروباری سەربازی کرا ئیترەوەکەی خۆی هەر جێگری سەرۆکی هەرێمەکە لە سەردەمی جەنابی کاکۆسرەتە ڕۆڵێکی وای نەبوو اینجا ئێستا وەرە بێ بە دوانیش ئەڵێ کابرایەک نەیەزانی بە یەسێمی نەیەزانی چوو هەڵپەرچیە بکە هەڵپەرچیەکەشی تێگا کاکە تۆ نەیزانی بە قاچ هەڵپەڕێوتی بەشان هەڵپەڕم تۆ لە ئەسڵا خۆی جێگری سەرۆکی هەرێمەکە ئەوەندە ئەرزشی نییە ئێستا تۆ بیکەی بە دوانیش ئێمە تەجروبەمان هەیە ئێمە جێگری سەرۆکی وەزیری ناوخۆمانە بوو جێگری وەزیری ناوخۆ جێگری یەکەم لای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو جێگری دووەم لای ئێمە بوو بە درێژایی تەمەنی من نەمدی چالەکێکی ئەوەی ئێمە جێگرێکی هەبێ خۆ نەک لە بێتوانایی بوو ڕێگەیان پێ نەدا بە تەسەووری من ئەو جێگری سەرۆکی هەرێمە ئەگەر بدرێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان جێگرەکەی ئێمە محلی نابێت لە عێراق باشە بەس وتت پارتی بە وەفا نەبوو بەرامبەر نەخێر ناوە وەفی نەبوو بە هیچ جۆرێ وەفی نەبوو بەرامبەر بۆ عەهدەی کە بە بزنەوەی گۆڕانیدا سەرتایەکی خراپە بە تەسەووری من پەشیمان بوونەوە بوون ئەوە نە بزنەوەی گۆڕان قبوڵی بکردایە نە پارتیژ ئەو غەدرەی لە بزنەوەی گۆڕان بکرد غەدرێکەوە زیادکردنی غەدرێکی خستەمە سیستەمێکی خراپ بوو لە ئێمەی کرد چوشی بزنەوەی گۆڕان چوو بە دەمی و پێ حکوومەتی دانیشتەکانی پەرلەمانی لەگەڵ دروست کرد و ئەگەر بزنەوەی گۆڕان نەبووە دانیشتەکانی بۆ دروست نەبوو ئەگەر بزنەوەی گۆڕانی لەگەڵ نەبووە خەڵکی منتقی سلێم دەڤەری سلێمانی و گەرمیان و ئەوانە ڕنگدانەوەیان نەبوو لە ناو ئەو کابینەیە لەبەرەوە بە تەسەووری من ئەوەیە زۆر وەفایان بەڵام لە بزنەوەی گۆڕانیش خەتای هەیە ئەڵێ لا يلدغ المرء من جحر واحد مرتين نامێ پیاو لە کونێکا دووجار مار بیگەزێ بەس ئێمە بۆ خۆشمان چوین لە کونێکا دووجار مارگەستینی باشە بەس سەبارەت بە زیندووکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی هەڵبژاردننی سەرۆکیش لە ناو پەرلەمانە زۆر ئیشکال لە سەرەوە دروست بوو سیستەمەکە دەبێتە پەرلەمانی ناوێتە پەرلەمانی بە تەسەووری من پارتی دیموکراتی کوردستان بە هیچ جۆرێک ئەگەر لەبەر مەسەلەی دۆزینەوەی بەڵێ زیندووکردنەوەی ئەو پۆستە بۆ بەڕێز نێچیروان بارزانی نەبووایە بە هیچ جۆرە ڕازی نەبوو لە پەرلەمانەوە ئەو دەنگدانە بکرێت سەرۆکی هەرێم لەو پەلەوە بکرێت و ئەگەر بە مسۆگەریشی نەزانایە کە لە 90 کورسی کەمتر هێنێ سەرۆکی هەرێم لە نێوان 85 بۆ 90 دەنگ کەمتر بێنێ ئەوەی هەر قبوڵ نەکرد وەرە دەستوری شاجارێک کە ئەیسەلمێنەوە ئەینووسنەوە کە ئەبێ لە ناو خەڵک سیستەمەکە نابێتە پەرلەمانی بۆ جۆرێ تەسەووری من پەرلەمان لە هەرێمی کوردستانە بۆ خولەشەوە خۆمی تیا بووم بۆ خۆم لێ بووم بەڕێی من پەرلەمان سەکەری ئەخیر نییە لە هەرێمی کوردستانە هەموو بڵێن کەیسە استراتیجیەکان ناچێتەوە بۆ لای هەرێمی کوردستان حیزب هەمیشە حیزب لە حکوومەت گەورەترە و کەسایەتی ناو حیزبەکان لە حیزبەکەش گەورەترن بە کوردی و بە کورتی حکوومەت قسەی ئەخیر ناکە و پەرلەمانیش قسەی ئەخیر ناکە و ناکرێت لە وڵاتێکە ئەمە قبول بێ کە پەرلەمان دەنگ بدا بە حکوومەت پەرلەمان بکە باش بە کورتی دوابچیان سەبارەت بە شەراکەت پێشتری یەکێتی نیشتیمانی زۆر باسی شەراکەتی دەکرد پێ دوایە بەو ڕێکەوتنی کە لەگەڵ پارتی کردوویەتی شەراکەتی بەرجەستە دەکات بە تەسەووری من بەرژەوەندی هەردووکیان تێکەڵا هەردووکیان بەرژەوەندی و بزنێسیان تێکەڵا من تەسەوورەکەم یەکێتی و پارتی بتوانن بەرژەوەندی هاوبەشی یەکتر بپارێزن لە چیدا؟ لە ڕووی مادیەوە زیاتر لێ بەرژەوەندی مادیەکانی یەکتر ئەپارێزن و یەکێتی و پارتی ڕازین بەوەی ئەم وەزە بەم شێوەیە بڕوا ئەم زۆنە لە ڕووی سەربازی و ئەمنیەوە لە لای ئەمان بێ ئەو زۆنەش لە ڕووی سەربازی ئەوان لە لای ئەوان بێ ئەو پارێش کە لە بەغداوێ دێ وەکو برا بەشیکەن و بەم شێوەیە کە ئێستاکێ داوامی هەیە لە هەرێمی کوردستان وەزەکە بڕوا بڕێەوە بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عومەر عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ